بەناوی خی گەورە میهرەبان هاوڵاتیانی خۆشەویست سەرەتا بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزباییتان لێ دەکەم و هیوادارم کاتێکی خۆش لە ڕۆژانی جەژندا بەسەر ببەن داواشتان لێ دەکەم بۆ پاراستنی خۆتان و کەسوکار و کۆمەڵگەکەتان ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان لەبەرچاو بگرن. وەک ئاگادارن هەرێمی کوردستان و زۆربەی وڵاتانی جیهان بەهۆی لێکەوتە ئابوووریەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا ڕوبەڕۆی دۆخێکی سەختی ئابووری بۆنەتەوە. ئەم دۆخە نەخوازراوە لە دەرەوەی ویست و خواستی حکوومەتی هەرێمی کوردستانە. هەر لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەش ئێمە هەموو هەوڵێکمان داوە و بەردەوامیشین لە هەوڵەکانمان بۆ ئەوەی بارگرانی لەسەر هاوڵاتیان کەم بکەینەوە. ئەو نیشتیمانیانی بەڕێز ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەم هەموو هەوڵێکمان خستە گەڕ بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا و لە هەمان کاتیشدا کارمان لەسەرەوە کرد ئابووری هەرێمی کوردستان لە هەڕەشە و مەترسیەکانی پشتبەستن بە تاکە سەرچاوەیەکی داهات ڕزگار بکەین. بەشێکی زۆری ئەم دۆخە سەختە ئابووریەش ئەنجامی سیاسەتی هەڵی تەنیا پشتبەستن بە داهاتی ناجێگیری نەوتە. لەبارەی پەیوەندیمە لەگەڵ بەغدا ئێمە بە جدیەتەوە هەنگاوماننا و هەر لە دوای دەست بەکاربوونمان لە مانگی تەمووزی ساڵی ڕابردوو یەکەمین سەردانمان بۆ بەغدا بوو. هەموو ئامادەیەکیشمان بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای دەستور دەربڕی و چەندین پێشنیاریشمان بۆ چارەسەرکردنی کێشەکانی تایبەت بە نەوت پێشکەش کرد. بەڵام بەداخەوە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو دۆخی بەغدا شڵەژە و سەرنجام حکوومەتی عێراق لە ژێرفشاری ناڕازایەتیەکانی خەڵک دەستی لە کار کێشایەوە و ئیدی خۆی بە پەرپرسیار نەزانی بەرامبەر بە چارەسەرکردنی ئەو کێشە و ماف و شایستە دەستوریەکانی هەرێم کە لە ساڵی 2005ەوە جێبەجێ ناکە. ئێستاش کە حکوومەتی نوێ عێراق بە سەرۆکاتی بەڕێز مستەفا کازمی دەست بەکار بووە دووبارە ئامادەی خۆمان بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان دەردەبڕین بە جۆرێک کە ماف و شایستە دەستوریەکانی هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی فدرالی دابین بکرێت. لە دووە هەوڵەکانیشماندا لەم ماوەیەدا 3 جار شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدای کردووە و لەم دانوستانانەش بەردەوام دەبین تا بە ئەنجامێکی دادپەروەرانە و دەستوریانە دەگەین. کوردستانیانی بەڕێز ئەم قەیرانەی ئێستا سوورترمان دەکات لەسەر درێژەدان بە استراتیجی فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهاتوو لە هەمان کاتدا زیاتر هامان دەدات بۆ بەردەوامبوون لەسەر درێژەدان بە پرۆسەی چاکسازی و چارەسەرکردنی هەموو ئەو کێماسیانەی لە ڕابردوودا لە بواری کارگێڕی و داراییدا هەبووە. بەڵام هاوڵاتیانی خۆشەویستمان دەزانن کە ڕاستکردنەوەی ئەم هەموو چەوتیە و دامەزراندنی بنەمای ئابووریەکی سەقامگیر کاتی زیاتر و هاوکاری هەمولایەکی پێویستە. وەک ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرپەرشتی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیرانمان کرد و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی داراییمان پەسەند کرد. هەروەها چەندین بڕیاری گرنگمان لەبارەی جێبەجێکردنی یاسای چاکسازی دەرکرد کە ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان جەختمان لەسەر گرنگی ئەنجامدانی پرۆسەی چاکسازی کردوتەوە کە بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نوێیەمە. ئێمە سوورین لەسەر بەردەوامبوون لە ئەنجامدانی چاکسازی و ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی. بێگومان لە جێبەجێکردنی چاکسازیدا بەرژەوەندی خەڵکانێک کە سەرپێچی و گەندەڵیان کردووە دەکەوێتە مەترسیەوە، بۆیە هەوڵی پەرخستنی دەدەن و ئاستەنگی بۆ دروست دەکەن. بەڵام چاکسازی داواکاری زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و منیش لە بەرەی هاوڵاتیان دەمێنمەوە و بە پاڵپشتی هاوڵاتیانی خۆشەویست لە چاکسازی بەردەوام دەبین و هەرگیز لی پاشگەس نابینەوە. بێگومان دەبێت چاکسازیش گشتگیر و سەرتاسەری بێت و هەمومان بگرێتەوە و نابێ هیچ کەس و لایەنێک لە پێناو پاراستنی بەرژەوەندی تەسکی حزبی و شەخصی ڕێگری لە پرۆسەی چاکسازی بکات. لێرەدا
داوا لە هەموو لایەنەکان دەکەم بە گیانی هەستکردن بە بەرپرسیارەتی هاوکارمان بن و یەکڕێزی ناوخۆی بپارێزن و یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان بن لە ڕێکخستنەوەی سیستەمی ئابووری و کارگێڕی و چاککردن و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان. هەروەها بە تایبەتی داوا لە نوێنەرانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەم بەرژەوەندی تەسکی شەخسی و ململانەی حزبەتی بەلەوە بنێن و هاو هەڵوێست بن لە داکۆکیکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. دۆخی سەختی دارایی هەرێم بەرەنجامی چەندین هۆکاری سیاسی و مێژوویە. ئەمە جیا لە بڕینی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراق و قەیرانی دارایی جیهانی، بەڵام ئەم دۆخە سەختە ناوێ بکرێتە کەرەستەی ململانی سیاسی و یەکترشکاندن و پەرتەوازەکردن و دابڕاندنی ناوچەکانی هەرێم لە یەکتر لە ژێرناوی جۆرە و جۆر. لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا بەڕاشکاوی ئاماژە بەوە دراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات بۆ چەسپاندنی لامەرکەزیەتی ئیداری پارێزگاکان کە گونجاو بێت لەگەڵ سیستەمی یاسایی و کارگێڕی هەرێمی کوردستان. هەروەها ئەرک و بەرپرسیارەتی بە پێی یاسا و لە ژێر چاودێری سەرۆکایەتی حکوومەت دابەش دەکرێت بۆ ئەوەی ڕێگیری بکرێت لە ئەنجامدانی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتی ئیداری و سەرهەڵدانی فرەچەشنی دەسەڵات لە دەرەوەی دەم و دەستگاکانی هەرێم. بۆیە ئێمە لەگەڵ لامەرکەزیەتی کارگێڕین بە مەرجێک لە چوارچێوەی پاراستنی قەوارەی هەرێمدا بێت. ئێمە هەموو توانەکانمان چڕ کردوتەوە بۆ دابینکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران. لە نۆمانگی دەست بە کاربوونی کابینەی نوێمیشدا 8 مانگ موچەی هاوڵاتیان درراوە و تەنیا موچەی مانگێک دواکەوتووە. چەندین بڕیاریشمان دەرکردووە بۆ سوککردنی بار و گوزەرانی خەڵکی کەم دەرامەت و ئەوانەی بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی زیانمەند بوون. بەڵام بێگومان دەبێت خۆمان لەگەڵ هەر دۆخێکی نەخوازراودا کە دێتە پێش بگونجێنین. بە پێی داهات و توانا و دارایەکانی هەرێم پلانمان بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەدانەوە و بودجە و خەرجی دام و دەستگاکانی هەرێم و موچەخۆران ڕێک دەخەینەوە و ڕەچاوی یاسای چاکسازی پەیوەست بەم بوارە دەکەین. هاوڵاتیانی خۆشەویست، لە گوتاری دەست بەکاربوونم لە پەرلەمانی کوردستان ئاماژەم بەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار قەرزارە کە بڕی 27 میلیارد دۆلارە. بەشێکی زۆری ئەو قەرزانەش لە ئەستۆی حکوومەتی فیدراڵە بەهۆی نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەکانی پێشووی عێراق. هەر بۆیش بەداخەوە حکوومەتی هەرێم خاوەنی هیچ یەدەگ و پاشکەوتێکی دارایی نییە، کەواتە ئێمە تەنیا پشت بەو سەرچاوە دارایانە دەبەستین کە مانگانە دێتە بەردەستمان. ئەمەش وا دەکات لە هەر قەیرانێکی دارایی ڕوبەڕووی کێشە ببینەوە. ئەم ڕاستیەش زۆربەی خەڵکی شارەزە لێ ئاگادارن و شتێکی شاراوە نییە، کەچی بەداخەوە زۆر جار ئەو ڕاستیانە و هەموو پرسە سیاسی و نیشتیمانیەکان پشتگوێ دەخرێن و تەنیا باسی موچە دەکرێت لە کاتێکدا هەمووشمان دەزانین سەرچاوەکانی موچە چین. بۆ ئاگاداری ئێوەی بەڕێز، کاتێک داهاتی مانگانەی فرۆشتنی نەوت 700 میلیۆن دلار بوو، لەم بڕە داهاتە زیاتر لە 400 میلیۆن دلاری بۆ تێچووی دەرهێنانی نەوت و گواستنەوەی و دانەوەی قەرزەکان خەرجکراوە و ئەوەی بۆ خەزینەی حکوومەت گەڕاوەتەوە تەنیا 300 میلیۆن دلار بووە. هەروەها تەنیا 383 میلیۆن دلاریش وەک بەشە بودجەیەک لە بەغدا دەهات. بەڵام ئەو پارەیە بەشی موچەی موچەخۆرانی هەرێمی نەدەکرد و ناچار ڕێژەیەکی بەرچاوی داهاتی ناوخۆش وەک تەواوکەری پێویستی موچە خەرج کراوە. بێڕای ئەمەش خەرجی پێویست بۆ بەڕێوەبردن و خزمەت گوزاریەکان لە داهاتی ناوخۆ دابین کراوە. اینجاش مانگانە 60 میلیۆن دلار کورتێنان هەبووە. ئێستاش نرخی نەوت زۆر دابەزیوە. بۆ نمونە لە مانگی ڕابردوودا کۆی داهاتی فرۆشتنی نەوت کە بۆ خەزینەی حکوومەت گەڕاوەتەوە تەنیا 30 میلیۆن دلار بووە. داهاتی ناوخۆش نزیکەی 60 میلیۆن دلار بووە و ئەو بەشە بودجەی لە بەغداژ دێت دواکەوت. بێگومان ئەم دۆخە سەختە دارایە نەک هەر هەرێمی کوردستان بەڵکو هەموو جیهانی گرتوتەوە و تەنانەت هەندێک وڵات تیشی تووشی داڕمانی دارایی کردووە. ئاشکرایە لە خەرجکردنی داهاتی هەرێمی کوردستاندا
نادادپەروەریەکی زۆر و بێپلانی هەبووە. 80% داهاتی هەرێمی کوردستان بۆ موچەخۆران تەرخان کراوە. موچەخۆرانیش 20% دانیشتوانی هەرێمن. ئەم ڕێژەی موچەخۆران بە پێی ستانداردە باوەکان چەندین بەرابەری پێداویستەکانی هەرێمە. لە باشترین بارودۆخی داراییدا لە بودجەی هەرێم 15% بۆ خەرجیەکانی بەڕێوەبردن و خزمەتگوزاری تەرخان کراوە و تەنیا کەمتر لە 5% بودجە بۆ پەرەپێدانی وڵات دەمێنێتەوە. لەم دابەشکاریە ناتەواوەی بودجەی هەرێمدا هیچ لێکدانەوەیەک بۆ ئایندە و نەوەکانی داهاتوو نەکراوە. بێگومان ئەم وڵاتە تەنیا بە موچەدان پێش ناکەوێت، بەڵکو پێویستیمان بە ژێرخانێکی پتەوتر هەیە. ناکرێ هاوڵاتی موچەی هەبێت بەڵام ئاو کارەبای نەبێت، قوتابخانەی باشی نەبێت، نەخۆشخانەی نەبێت، ڕێگەوبانێکی باشتری نەبێت، بەگشتی کێشەی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکانی هەبێت. حکومڕانی تەنیا دابەشکردنی موچە نییە. بۆیە دەبێت هەمومان پێکەوە بە هاوڵاتی و حکوومەت و لایەنە سیاسیەکانەوە بڕیارێکی یەکلاکەرەوە بدەین بە جۆرێک گەر لە دۆخێکی باش یابووریش دابین نابێت هەموو توانادارایەکانمان بۆ موچە تەرخام کرێت. پێویستە بەشێکی بەرچاوی بودجە بۆ پێشخستنی خزمەتگوزاریەکان و ژێرخانی ئابووریمان بێت. هیچ حکوومەتێک ناتوانێت تەواوی هاوڵاتیانی لە سیستەمی ئیداریدا دابمەزرێنێت و موچەیان بۆ دابین بکات، بەڵکو تەنیا بە پێشخستنی ژێرخانی ئابووریمان و پەرەپێدان بەوە بەرهێنان دەرفەتی کاری زیاتر دەڕەخسێندرێن کەواتە دەبێت داهات و سەرمایەی وڵات لەم ئاراستە ڕاست و ڕەوایەدا خەرج بکرێت. دەبێت هەمومان پێکەوە پلانمان بۆ دەرچوون لەم سیستەمە داراییەی ئێستا هەبێت. ئەمە بڕیارێکی ئاسان نییە، بەڵام بۆ هەرێم بڕیارێکی چارەنووسازە لە نێوان دوو ڕێگەی پێشکەوتن و پاشکەوتندا. ئەم بابەتە بۆ هەنگاونان بەرەو داهاتوویەکی گەشتر بۆ هەرێم زۆر گرنگە و نابێت ببێت بە کەرەستەی ململانێ و مزایدەی سیاسی. هاو نیشتیمانیانی بەڕێز، ئەم دۆخە سەختەی ئێستا کە بە پێی پێشبینی شارەزایان ڕەنگە تاماوەیەکی دیکەش بەردەوام بێت لە هەمومان دەخوازێت کە هاوکار و یارمەتی دەربین بۆ تێپەڕاندن و سوکردنی دۆخی ژیانی هاوڵاتیانی کەم دەرامەت. لێرەدا دڵنیاتان دەکەمەوە کە حکوومەت هەر لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانە پلانی دابینکردنی ئاسایشی خوراک و دەرمانی دانا. هەر بەپێی ئەو پلانە لە کۆگاکانی حکومی و کەرتی تایبەت لانێکەم تا کۆتایی ئەمساڵ پێداویستی خوراک و دەرمان دابین کراوە و کێشەی خوراک و دەرمان لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دروست نابێت. ئەمە جیا لەوەی ئاڵوگۆڕی بازرگانی بەتایبەت لە بواری خوراک و دەرمان بەردەوامە. هەر لە چوارچێوەی ئەو پلانەدا حکوومەتی هەرێم جیا لە بەشە خوراکی مانگانەی هاوڵاتیان لە ماوەیەکی نێزیکدا دەست دەکات بە دابەشکردنی خوراک بەسەر خانەوادە کەم دەرامەتەکان. ئێمە لە هەرێمدا زوو دەستمان بە ڕێکارەکانی خۆپارێزی کرد، چونکە خۆپارێزی باشترین چارەسەرە. سپاسی پێگیری و پابەندبوونتان دەکەین، بەڵام لەم ڕۆژانەدا هەست دەکرێت پابەندبوونەکان سستی تێکەوتووە. ئێمە لە سەختی بار و گوزەرانتان تێدەگەین، بەڵام دەبێت بزانین کە لە هەموو جیهاندا مەترسی ئەم پەتەیە بەردەوامە. دەبێت ڕێکارەکانی خۆپارێزی لە ئاستی تاکدا وەک بەکارهێنانی دەمامک و شوشتنی دەست و خۆدوورگرتن لە قەڵەباڵغی بەردەوام بێت. هەر کەسێک پابەند نەبێت بەرپرسیار دەبێت لە دروستکردنی مەترسی لەسەر خۆی و کەسوکاری و هەموو هاوڵاتیان. بەشایەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی و خەڵکێکی زۆر ئەزمموی حکوومەتی هەرێم لە جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان زۆر سەرکەوتوو بوو، بەڵام بەداخەوە خەڵکانێک هەوڵ دەدەن ئەو هەوڵانە کەم بایەخ و ناشرین بکەن. سەرەڕای هەموو ئەو قەیران و فشارانەی ڕوبەڕووی حکوومەتی هەرێم بوونەوە، بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا نمونەیەکی زۆر سەرکەوتووی نیشاندا. لێرەدا ئێوەی هاوڵاتیانی خۆشەویست دڵنیا دەکەمەوە کە حکوومەتی هەرێم لە هەموو کەس و لایەنێک زیاتر لە خەمی ژیان و بژێوی ئێوەدایە. بۆیە هیوادارم نەکەونە ژێر کاریگەری دروشم و پرۆپاگەندەی ناڕاست و ناواقعی. ئێمە گوێ لە هەموو ڕخنا و تێبینیەکانی ئێوە دەگرین و داواکاریە واقعی و منتقیەکانیش لە بەرچاو دەگرین و لیان تێدەگەین. بەڵام لە هەمان کاتدا پێویستە ئێوەش تێگەیشتنی تەواوتان بۆ ئەم دۆخە سەختەی ئێستا هەبێت.
سپاسی خۆڕاگری و قوربانیدانتان دەکەم وە دڵنیاشم کە بە پشتیوانی خۆی گەورە و ئێوەی بەڕێز ئەم دۆخەنا لە بارەش تێدەپەڕێنین وە کوردستان بەرەو گەشانەوە و بوژانەوە هەنگاو دەنێتەوە. ئەو کاتەش دڵنیام شەریکی سەرکەوتن و دەستکەوتەکان زۆر دەبن. لە کۆتاییدا دووبارە جەژنتان پیرۆز بێت و داواتان لێ دەکەم پابەند بن بە خۆپارێزی و ڕێنمای تەندروستیەکان، چونکە خۆپارێزی ئەرکێکی نیشتیمانی و ئاینی و مرۆڤایەتیە. هەر پارێزرا و تەندروست بن.